سڵاوتان لێ بێ و ئەم کاتتان باش من پەرچام ئەمڕۆ لە هەڵەبجەی تازە بەرنامەی میوانی توین پێشکەش دەکەین لەگەڵ بەڕێز ڕزگار غەفور قایمقامی هەڵەبجە پێکەوە هاتووینەتە ماڵی مام حسێن. مام حسێن تەمەنی زیاتر لە 70 ساڵە لەم ماڵەدا لەگەڵ خوشکێکیدا پێکەوە دەژین تا ئێستا ژیانی هاوسەرگیری پێک نەهێناوە وەک خۆی دەڵێ زۆر ئافرەتم خۆشویست بەڵام ئەگەر ئەوان منیان خۆشویستایە زەواجیان نەدەکرد. با پێکەوە گوێ لە چیرۆکی ژیانی مام حسێن بگرین. سەرەتا دەچمە لای بەڕێز کاک ڕزگار سوپاسە دەکەم بۆی کە ئەمڕۆ بۆ بەرنامەی میوانی توین بەشداریت لەگەڵا کردین و پێکەوە ئامادی ئەوەت هەبوو کە گوێ لە چیرۆک و ژیانی مام حسێن بگرین. بەڵێ زۆر سپاس بۆ ئامادەبوونی ئێوەش بۆ ئەم بەرنامە جوانە لە مانگی پیرۆزی ڕەمەزان و پیرۆزبایی مانگی ڕەمەزانەکەم لەسەر جە موسڵمانانی جیهان و کوردستان و بەتایبەت موسڵمانانی خۆشەویستی ئەم سنووری قەزایەمان و ناحیەی زەڕایەن کە خەڵکانێکی موسڵمان و ڕوولەدینی زۆری تایە کە ئەمەژمای نقطەی بەهێزی هاوڵاتیانی سنوورەکەمانە بۆ هاوکاریکردن و دەستگیرۆیکردنی هاوڵاتیانی کەم دەرامەت و هاوڵاتیان کە بتوان لە سنوورەکەیە. سوپاس بۆ جەنابیشتان. ئێمەش پێمان خۆشەکە لە نزیکەوە گوێ بزبین یا بچینە ناو خانەوادەکانەوە لەگەڵیانە تێکەڵ بین بۆی بزانین کە هەم ئەوەی بە ئێمە کرێ بتوانین ببینە داکۆکی کارێک و وەسیلە و هۆکارێکی باش بۆ ئەوی بتوانین ماڵێک ئاوادان بکەینەوە بۆی بتوانین بەشێک لە خەمەکان کەم بکەینەوە چکە ڕەنگە مبالغەی تیاگە بڵێن هەچی خەمەکانە بە بەرنمەیەک یا بە 20 دقەیە بە چەند مانگێک کۆتایی پێبی بەڵکو ئەبێ ئەوەی پێمانەکرێت توانای خۆمان بەکاربێنین و مرۆڤیش نابێت لە ڕەحمی خوای گەورە ناومێت بێت لەبەرەوە ئینسان هەمومان بەندە و دروستکراوی خوتای گەورەین بۆی پێویستە چاومان لەیەکە بە سەرڕایکەوەی وەکو واجبێکی خۆمان و ئەرکێکی خۆمانە لە ڕۆدینێکە شۆما واجبی خۆمانی زانین کە لەگەڵ هاوڵاتیان و خۆشەویستانی سنوورەکەمان نابین. دەستخۆش. مام حسێن سڵاو لێ بێت ئەمەوێ باسێەوەم بۆ بکەین. تۆ تەمەنی زیاتر لە 70 ساڵە بۆچی هەتا ئێستا ژیانی هاوسەرگیری و پێک نەهێناوە؟ حەزم نەکردی ێژم حەزم لە ئافرەتی وەڵا حەزم لە ئافرەتی جوان کرد ئافرەتی جوان شوی پێ نەیەکردم ئیتە منی وتم بەخوا ئافرەتی جوان نوێ نەمگرەک. یعنی ئەو کەسانی کە خۆش دەویست ئێستاوان زەواجیان کردووە؟ کوڕیان ژنیە ئاولگە و کوڕیکیان ژنی ئەو. ئێستا تۆ لێرە لەگەڵ خوشکەکە تا پێکەوە ئەژین. لەگەڵ خوشەکە تا کات چۆن ژیان بەسەر ئەبەن پێکەوە لە ماڵەیە هیچ گلەیەکت لێ نییە؟ بەخوا ئەوە شەرمان. بۆچی؟ وەڵی چێشتەکان باش نایکولێنێ برنج برنج دەکەین هیچ ئەژیانمە خەڵ بۆ ماتێرە بەخۆ. کەواتە کێشت لەگەڵەوە هەیە کە برنجەکە باش ناخڵێت دی لەوانەیە هیلاک بە ئەویش هەموو باشە. باسی ئەوم بۆ بکە کاتێک کە لەگەڵ خوشکەکە تا لەم ماڵەدا پێکەوە ئەژین ئێوە لەو پێشتر دایک و باوکتان لەگەڵتان ژیاون؟ بەڵێ. ئێستا ئەوان لەژیان نەماون؟ ناوەڵا نەژیانە نەماونەوە. کێ کار و کاسبیتان بۆ ئەکات چۆن ژیان و مەعیشەتە بن بەڕێوە بەیەکەوە؟ گیانمانەوە ڕەمەزان. چۆن ڕەمەزان؟ ڕەمەزان خەڵک زەکاتم بۆ تێرەوە سەرفترم بۆ تێرێ و ئاوە. یعنی دراوسەکان هاوکاریتان ئەکەن بۆ؟ وەڵا هەیەکە هەیە نایکە هەیە دەرتۆچ بەنە نایکە. لەم خانۆدان کێشە و گرفتی چیتان هەیە لەم خانوەیە کە بەتایبەتی لە وەرزەکانە ئازستان بەیان هاوین بێ چی گیر و گرفتێکتان هەیە لە خەن؟ هەیە زستان تکەیەکە تکە مە پێژین تکە دەفری بۆ دانێن ئاوەرز تیان چەومیان چەو لەبەرەوە ئەوەکە ڕێژین دوای. باشە. کاک ڕزگار کاتێکە ئەم باسیەوە دەکات کە پێکەوە لەگەڵ خوشەکەیە لەم خانۆدا دەژین دیارە ئەوان پێشتر دایک و باوکیان لەگەڵ ژیاون بەڵام بەهۆیەوەی کە لە ژیانە نەماون ئەوان ئەمان ئێستا پێکەوە دەژین. باسی ئەوە دەکات کە لەم خانۆدا لە زستانە خانۆکەیان تکەی هەیە هەردوو کیشیان واتە خوشک و بەڵێ خوشک و براکە تەمەنێکیان هەیە ڕەنگە لە ڕووی ئیمکانێتەوە ئیمکانێتی ئەوە شیانەیە کە بتوانن ئەو کێشە و گرفتانە چارەسەرکەن وەکەوەی بەڕێزت کە قایمقامی هەڵەبجەی تا چەندێک ئەتوانی هاوکاریان بکەیتی ئەم خانەواتە؟ بەڵێ دیارە ئێمە ئەم بەڕێزە
ئەمە نمونەیەکە لە ئەوەی کە لە سنوورەکەمانە هەیە کۆمەڵە هاوڵاتی و خانەوادەی کەش هەن چکە ئێمە بەپێی ئەو ئامارەی کردومانە لەلایەن لیژنەکانی قایم قامیت لەگەڵ لیژنەکانی ناحەیە زیاد لە 3000 خانەوادە و ئایلە هەیە لە سنوورەکەمانە کە خەڵکی کەم دەرامەت و هەژارن خۆشتان نەزانن ئەمەی وای کردو ئەو ڕێژە زۆرە هەبێ لە سنوورەکەیە بەپێی ئەو نفوس و دانیشتوانی کە هەمانە ئەوەیە لە سنوورەکەمانە شوێنێکی بازرگانی گەورە نییە شوێنێکی تیجاری نییە شوێنێک نییە سیاحی بێت ئەم سنووری قەزایی ئێمە یعنی تەنها سنوورێکی کشت و کاڵیە کە کشت و کاڵیش خۆشتان نەزانن وەکو پێویست ئاوڕی لێ نەدراوەتەوە لە وڵاتی خۆمانە و لە کوردستانە بۆیە جوتیار هەرچێکی شەکات هیچ سوودی نییە ئەم هاوڵاتێ بەڕێزەژێکێ بۆ کاتێک کە ساغ بووە تەنها ئیشی ڕۆژانەی کردووە شتێک نەبووە بەڵێ لە کارگەیەکا بوو بێ لە شوێنێکا بێ ژیانی تەمین بکرابێ بۆی کە ئاوەکەی سە نەخۆشیشکە و بەو شێوە هین بێت ئێمەژەوەی پێمان بکرێ ئەبینە هۆکارێک و وەسیلەیەکی باش بۆی بتوانین لەگەڵ لایەنە حکوومیەکان لەگەڵ کەسانی سەرمایهداری نیشتیمانی دەزواڵا کە لە خزمەتی خەڵکەکانان چکە ئێمەزانین خەڵکانێکی زۆر هاوکاری سنوورەکەیان کردووە ئەم هاوڵاتێژێکە بێت لەو هاوڵاتانی کە ئێمە بتوانین لایەن دەدا بتوانین کاری بۆ بکەین و پێمانەکە لە دەستمان بێت بۆی کە ئەو کێشەیە هەیەی کە باسێکا مەسەلەی ئەو دڵۆپەکردنە یاخۆت هەر پێداویستی کە هەیە بتوانین بۆی دەسەبەر دەکەین. دەستخۆش مام حسێن ڕۆژانە ئەو رادیۆم بینی لیادانراوە ئەو پاکەتە تو گوێ لێ ئەگریت گوێ لە چێ گری مەسەر حەدیث استەزوا سبحان الله الحمد لله ئەمانە ئیسەی تەلەڤیزۆنەکەی کەم لە گەنجێتیە حەزەکەم باسی گەنجێتی خۆتم بۆ بکەی لە گەنجێتیە چی شتێکە زیاتر کردووە چی ئیشێکە زیاتر کردووە یان گەنجێتی و چۆن بوو گەنجێتیم وەڵا کاریکی فەقیری و درە و داس و فەلاحی و ئێستا ئەوتوانێت ناوەڵام نەمناوە تاکم کەوتیگە ناتوانم مجموع حاڵە ڕمەسەر ئاوتێم عیبنێ ئێکە ڕەجم عەم کردو لە مزۆتە کێشەی تەندروستیت هەیە؟ ئەرە وەڵا چییە کێشەکانت؟ کێشەکەم وەڵا جەڵە داگێ لەسەرم داگێ لەم باڵمە داگێ ئا لەم زەنگۆڵمە ئاوە ژیانکردن لەگەڵ خوشکێکتا کە پێکەوە بن تا چەند خۆشە لە کاتێکە کە تەمەنیشتان نزیکە لەیەکەوە لەگەڵ خوشکەکەتە وڵات ئەو مناڵە تەمەنی چەنە؟ وڵی نازام ئەو مۆلەکەی نازام بەڵام هەمووی 10 ساڵێکتان بینە؟ بەخوالامە ئەو 20 ساڵە من ناسیک جاروا پیریژ نیت ئەو 68 تەموالیدی بەڵی نازام خوناواری منیە نازام ئەگەر بێت و تۆ لە ژیانی خۆتە کات بگەڕێتەوە حەز ئەکەی چی شتێک بکەی لە ژیانی خۆتە؟ حەزەکەم کاسی بکەم و معشر پیاکەم بۆ فەلاحی گەنج و جۆ بە گەنجێتی چی خەونێکت هەبووە چی هیوایەکەت هەبووە کە حەزە کردووە ڕۆژێک لە ڕۆژان تۆ ئەو هیوایەت بێنیتە دی وەچی وایە باشۆم وایە یعنی هیوایەکەت هەبوو بێ خەونێکت هەبوو بێ لەو کاتەدا کە گەنج بوو بێتی حەز کرد بێت و ڕۆژە ببیتە خاوەنی شتێک چی شتێکە بووە کە هیوا و خواستت هەبووە؟ وەڵاهی هیچ واسێک خاسێکم نەبوو نەوەڵا. کاک ڕزگار لە هەڵەبجەدا تا چەندێک وەکو قایمقامێت یاخو وەکو قایمقامیش بەڕێزت هەماهەنگی ئەوەت هەیە لەگەڵ هاوڵاتیانی شارەکەتە کە ئاگاداری دۆخ و گوزەرانیان بیت؟ بەڵێ ئێمە دیارە ئەوەی کردومانە لە ماوەی ڕابردووشە ئێمە بە تاکید لەگەڵ کۆمەڵی گەنجی خۆبەخش کۆمەڵە ڕێکخراو هەن کە لێرە لە سنوورەکەیان ئەمانە هاوکارێکی باشمان بوون بۆ دەستنیشانکردنی ئەو هاوڵاتیانە لەم دوایە شاوەکوتم لە ڕێگای بەشی چاودێری کۆمەڵایەتیەوە هەوڵمان ناوە ئامارێکی دەقیقتر بکەین و ئێمە مستەمر لە ڕێگەی ئەو ڕێکخرا و گەنجە خۆبەخشانەوە لە سنوورەکە هەمیشە لەسەر هێڵ بووین بۆ ئەوی کە بتوانین هاوکاری بکەین بتوانین ئەوەی پێمانە کتێ ببینە وەسیلەیەکی باش لە نێوان ئەو کەسانێک کە هەبوون یاخود حکوومەت هەر ئیمدادات و پێداویستێکی گیان بێتە سنوورەکە بۆی بگەینە دەستیان لەمە ئێمە بە مستەمڕی کۆنتاکتمان هەبوو لەگەڵ یان نابووین
ڕەنگە گەر جاریوا بێ خۆشمان نەچوێتین لە ڕێوانەوە توانیمانە ئەو ڕەفت و تەواصل لە دروست بکەین کۆکوتم ئێمە ئەم سنوورە بەداخەوە کارگەیەک شوێنێکی وایتیانە کە مەزدەرێکی مایشی بەهێز بێ وەکو ئەو بە ڕێزەش باسی کرد کە لە هەر لە سەرەتا خەریکی کاری جوتیاری بووە بۆیە من داواکارم لە ئەنجومەنی وەزیران و پارێزگا و هەموو شوێنە لایەن پەیوەندیدارەکان کە بتوانن لە ڕووی کشت و کاڵی و گرنگیەکی زیاتر من بەم سنوورەکەمان بۆی بتوانێت ئەو خەڵکە سوودمەند بێتە کاری تیاابکە وەکوتم تەنها ئەمانە کاری ڕۆژانە بۆ ئێساگەر سیر پێم هاوڵاتیە نەک تەنها ژیانی خۆی بەڵکو بگرە ژیانی ئافرەتێکی لەگەڵ خۆیان سیرەکەی وابەستەی بووە کە خوشکێتی لێرەیە کە ئەمە هەردووکیان پێویستیان بەوەیە کە هەم سەرکن لە ڕووی مستەقبل و لە ڕوودا هاتوشەوە ینی بۆ ئەوەی ژیان بگوزارێنن نەیانتوانێت هەریەکان ژیانێکی سەربەخۆکیانێکی خۆی هەبێت بۆ ئەمە نمونەیە کە وەکوتم ئەگەر حکومت بتوانێت ئاوڕی باشتر لابێتەوە چکە ئەتوانرێ منتیقێژ لە ڕووی کشت و کاڵیەوە گرنگی زیاتر پێ بدرێت کارگەی باشتری تیا بکرێ بەرهەمەکانیان لێوەربگیرێتەوە بۆ ئەوەی دەستەبەری کۆمەڵایەتی و ژیانیشان بۆ بکرێت بۆ کاتێک کە ئاوە نەخۆشەکەون یاخۆ دەکەونە سەرجێگا بتوانین کاری لەسەر بکرێت بۆ ئەمانە ئێمە هیوادارین کە لەم ڕێگەی مینبەری ئەوشەوە کە ئەمەش پەیامێک بێ بۆ دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان چکە ئەو خەڵکە هەمی جوتیار و هەموو ئەوانە بوون کە پشگیری شۆڕش و ئەزمموی هەرێمی کوردستان تاگەشتان خۆنا دەستخۆش مام حسێن لە کاتێکدا کە ئێستا زانی لە مانگی ڕەمەزانداین خەڵک هاوکاریتان ئەک بەڵام ڕەنگە بە پێی پێویستیش نەبێت کە هەموو شتەکانی ئێوە باشە ئەمێ من باسی ئەوم بۆ بکەی تۆ چی داواکاریەکەت هەیە چی داواکاریەکەت هەیە کە لایەنە پەیوەندیدارەکان بۆتی بکەن واتە بیرکەرەوە لەوەی ئەو کەم و کورتیانی کە ڕۆژانە خۆتان هەتانە کە ئەگەر خێرخواز نەبێ ڕەنگەوە نەتوانن ژیانێکی ئاسایی بژین پێکەوە وڵات داواکەریم وەسە ئەم خانمەوە چاکەن و سپاسانەکەم وتەوە خانووکەت بۆچی لێ بکەن خانووەکە وەڵا بکەن دڵۆپەنەکەم بنمە باران باری پێم وا بێ لە جرج و ئەو شتانشی هەیە چونکە کە ئەی منێ جێریواتە ئەمە نێوی خوشکەکەت لێ ترسێوە خۆشم لێ ترسم چکە مناڵێکم بینی چوو بۆی کە ینی چرچێکی بۆ پوژێ باشە ئەم خانووی ئەمان کە بەم جۆرەیە و دوو کەسی کە لە ڕووی تەمەنەوە تەمەنیان لە هەڵکشانە ڕەنگە سەختتر بێ لە کاتێکە ئەگەر ئەمان پێویستیان بە هاوکاریەک بێ درەنگتر دەنگیان بگاتە هاوشێوەکانی ئێوە دەبێت ئەم ماڵە چی بۆ بکرێ کاک ڕزگار ئێوە لە تواناتانە هەیە یاخود ئەتوانن بەڵێنی ئەوەی پێ بدەن کە ئەم ماڵە هیچ نەبێت دەستکاریکی سادەش بکرێت بۆیان بکەن ئێمە خۆتان نەزانن بەبوونی قەیرانی داراییەوە لە ڕەنگە لە ڕووی دەسەڵاتی کارکێڕی و ئیداریەوە دەسەڵاتەکان بە چ جۆرێکەوە کە زیاتر لە سەروترەوەیە بۆ وەکوتمێمە هۆکار و وەسیلەیەکی باشە بین بۆی بتوانین دەنگی ئەم بە ڕێزانە بگەینین بەسەر و خۆشمان و لێرە شۆ داوا بکەین کە لە خەڵکانی سەرمایه‌دار و کەسانی بتوانە کە بتوانن هاوکار بن بۆی هەمومان پێکەوە بتوانین ئەو داوای کە هەیە بتوانین هەوڵی ئەوە بین هیچ نەبێ وای لێ بکەین کە لە زستانە ئەو خەمەی نەبێت ئەو کێشەی نەبێت کە ئێستا لە وەرزی مانگی پێنجین و هێشتا نەکەوتوینەتە هاوینیشەوە ئێستا ئەم بەڕێزە مشکیلەی زستانیەتی بۆیە هیوادارم کە بتوانین هەمومان پێکەوە داواکاریشم لە لایەنە پەیوەندیدارەکان و ئێمە وەکوتم ئەوەی پێمان کرێت درێخی ناکەین وەکو خۆمان وە هۆکارێکی شەبین بۆ زیاتر باشترکردن و چاکترکردنی ئەوەی کە ئەم بە ڕێزەی خوازێ نەبوونی و هەژاری لە هەڵەبجەدا وەکو شارەکانی دیکەیە یاخود لە دوای دۆخی لە بڵێ لە دوای قەیرانەکانی دارایی و دۆخی کۆرۆناەوە بابەتانە زیادی کردووە پێشتر ئاماژەم بۆ کە لە سەرەتای بەرنامەکە وتم ئێرە نە شوێنێکە تیجاری بێت لە ئاستی شتەکانی کە نە شوێنێکی بازرگانی گەورە بێت کە خەڵک ڕێت تێبکەوێت یاخود سەرمایه‌دار ڕێت تێبکەوێت مەشارەی گەورەی تێبکە تەنها و تەنانە شوێنێکی سیاحیشە کە بڵێ داهاتێکی هەبێت چکە ئەمانە هەمی سەرنجام هاوڵاتیانی سنوورەکەی ئیسفایلیەکەن ئیشی تیاکەن خەڵکێک بێت هاوڵاتێک بێت لەم سنوورە بەڵام ئەمانی هیچ نییە لە سنوورەکەمانە بۆیە پێشتریانی ئەمە
خۆتانزانن پێشتر ئۆردوگایەکی زۆرە ملێ بۆ کە کراوەتەوە کاتێک کراویتەوە هیچ شتێکی ئەو تویتیانە لەبەرەوە خەڵکەکەشی تەنانەت محدودە کە بۆ کەسابەت لێرە کەسابەتێکی وانە مەجبوور ڕووبکەنە سلێمانی لە بەروی شوێنێکی نزیکە لیانەوە بۆ کەسابەت ئەمەش ڕەنگە بۆ هەموو کەس دەست نەیە تەنها لە کاری کشت و کاڵیەوە ئێرە زەویەکی بەپیت و بەرفراوانی هەیە کە کشت و کاڵی وەکو خۆتان نەزانن تا ئەم خۆناغەش هیچ گرنگێکی ئەو توی پێنەدراوە لە کوردستانە بەعام نەک تەنها لە قەزاکە ئێمەیە بۆی من هیوادارم کە ئێرە قەزای شارە زوورە کە ئەتوانین بڵین پایتەختی کشت و کاڵە کە چۆن شوێنەکانی کە ناوانگێکی هەیە بە پایتەختی ئاشتی و پایتەختی ڕۆشنبیری و ئێرش پایتەختی کشت و کاڵە حکوومەتی هەرێم ئاوڕێی زیاتری لێباتەوە بۆی هەم جوتیارانە هەم وڵاتیان و سنوورەکە ئیسفایی لێ بکەن چکەوەکوتم مەعیشەت لێرە بۆ شێوەیەکەی بینین ڕێژەکە هەبووە بەڵام کۆرۆناش هاتووە قەیرانەکانیش هاتووە زیاتری کردووە بەپێی تا ڕۆژ بە ڕۆژگاریش بمێنینەوە ڕەنگە ڕێژەکە زیاتر بکە کامەش وای کردو هەندێک گەنج یا هەندێک هاوڵاتی لێرە ماڵەکەی بەجێ بێڵە بچێتە سلێمانی یاخود لێرەوە چێت ڕۆژانە بۆوێ بۆ کرێکاری دەست خۆش من لە کۆتاییدا هیچ شتێکم نەماوە ئەگەر بەڕێزت پەیامێکت هەبێ یاخود پێشنیارێکت هەبێ من پەیامی منەوەیە کە داواکارم لە حکوومەتی هەرێمی کوردستان ئاوڕێکی زیاتر لە سنوورەکەمان بداتەوە بۆیە هەم ئەم هاوڵاتی بە ڕێزە کە نمونەی چەندین هاوڵاتی لە سنوورەکەمانە هەم هاوڵاتیانی کەس بتوانین ئیسفای بکەن و سوودمەند بن وەکو باقی شوێنەکانی کە چکە شوێن هەیە سیاهی شوێنەیە تیجاریە شوێن هەیە بازرگانیە چکە خۆتزانی ئێستا شوێن هەیە لە ئاستی سلێمانیە لە ساسی پیشسازی هەموو عێراق لەو سنووریایە یانی ئەمانە وابێ کە بتوانین ئەم سنوورانش حکوومەت تەنها گرنگی نییە بە ناوەندی شارە گەورەکان بەڵکو بیرێ لە دەروی شارەکان بکاتەوە چکە ئەوەی ئەبینین زیاتر تەرکیز خراوەتە ناو شارە گەورەکان لە هەموو کوردستانە وی هیوادارم نەک بۆ ئێمە بۆ قەزاکە ئێمە بۆ سەرجەم قەزاکانی کەش حکوومەت هێرنبی لەوە بکاتەوە قورسایی خزمەتگوزاری و پرۆژاتی ئیسیسماری بخاتە دەروی شارەکان بۆ ئەوی دەرفەتی کارکردن چکە شۆڕش لە دەروی شارەوە دەستی پێکرد بۆیە حکوومەتیشە بێ بۆ کاروانی ئاوادانیەکە هیچ نەبێ پەنابەرێتەوە لە دەروی شارەوە چکە شارەکان خۆتان زانن ناوەندی سەقافی زۆر گەورەیتیایە ناوەندی تیجاری زۆر گەورەیتیایە بۆی هیوادارم ئەو پەراوێستکردن و ئیهمالێک بۆ هەموو سەرجەم قەزاکان و ناحیەکان و گوندەکانەیە نەمێنێت زیاتر حکوومەت پلانیەوەی هەبێ ئەم جارە لە گوندە دوورە دەستەکانەوە دەست پێ بکات ئەجا بۆ ناحیەکان جا بۆ قەزاکان ئەجا بگەڕێتەوە بۆ شارە دەست خۆشکان ڕزگار سوپاس بۆ بەشداریکردنت بەڵێ بینەرانی خۆشەویست بەرنامەی میوانی توێن لە هەڵەبجەی تازە کۆتایی هات سوپاس بۆ سپۆنسەری سەرەکی بەرنامەکەم مەریوانی حاجی جەمال سوپاس بۆ ئێوەش کە تا ئێستا بینەری ئێمە بوون خواتان لەگەڵ و هەرشاد بن